ئێرە کەلارە پلەی گەرما کە هێندە بەرزە کاریگەریەکانی بە سیمای شارەوە دیارە مرۆڤ و ژینگەش لە کاروباری ڕۆژانە و چالەکیەکانیان پشکی گەورەیان لە زیانەکانی ئەو گەرمایە بەرکەوتووە وەک باسیش دەکرێت ئەو گەرما بەهێزەی کە ئێستا هەیە گۆڕانکاریە و بەسەر کەشوهەوای جیهان داهاتووە و ڕێگەی خۆپاراستنیش هەن لە زیانەکانی گەرما ئەگەر مرۆڤ پەیڕەوی بکات. لە زۆربەی وڵاتەکانە هەوڵ ئەدرێت کاتی دەوامکردن کەم بکرێتەوە یان هەوڵ ئەدرێ شتی تایبەت بەکاربهێنرەوە وەکو سانسکرینەوەوانە بۆ ئەوەی کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ دروست نەکات. ئەو کاتانە مرۆڤ کەم دەرچێتە دەرەوە ئەگەر تەنها لە حاڵەتی تایبەتە هەوڵ بدا دەرچێتە دەرەوە ئەگینا زۆر پێویست نیە لەو کاتانە دەرچێت. بە شێوەیەکی گشتی ئاو هەوا لەم 100 ساڵەی دواییدا با بڵین بە تێکرا نزیکەی زیاتر لە 0.6 پلەی سەدی بەرز بووتەوە کەواتە گۆڕانکاریەکە بە ئاراستەی بەرزبوونەوەی پلەی گەرما ڕۆیشتووە. لەگەڵەوەی دیاردە سروشتەکانی جیهان بەشێکی سەرەکین لە بەرزبوونەوەی پلەکانی گەرما هەروەها چالاکیە مرۆیەکانیش هیچی کەمتر نییە لەو هۆکارە سروشتیانە بە جۆرێک تێکدانی ژینگە و خراپ بەکارهێنانی سامانە سروشتیەکان بە تایبەت ئاو گرنگی نەدان بە ڕێژەی سەوزای و پشتگوێ خستنی لەو هۆکارە مرۆیانن کە کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر زیادبوونی بەرزی پلەکانی گەرما هەیە. یەکێک لە هۆکارانەوە ژینگە و هۆکارێکی سەرەکیە ئەوش بەتایبەت دەگەل بۆ ناوچەی گەرمیان ئێمە قسە بکەین ئەوەیە کە نەبوونی ڕێژەیەکی سەوزایی پێویست لەسەر ئاستی ستاندارد با بڵێن ئەو ڕێژەیەمان نییە بەداخەوە و زۆربوونی ژمارە ئۆتۆمبیلەکان کە بۆ خۆیان زۆربەی گازە ژارایەکان دەرەبڕن ئەوە هۆکارێکن بۆ ئەوەی کە ئاستی گەرمایی لە گەرمیانە زۆر بەرزتر بێ. زانێرەکانی کەشوهەوای هەرێمی کوردستان ئەوەیان باس کردووە بەرزترین پلەکانی گەرما لە ناوچەکانی گەرمیان و گەرمەسێر تۆمار کراوە هەر بۆیە زۆرترین کاریگەری ئەو شەپۆلە گەرمایی لێبەدی کراوە خەڵکی جگە لە بەکارهێنانی ڕووباری سیروان بۆ خۆفێنکردنەوە داوا لە حکوومەتەکان سەعاتەکانی کارەبای نیشتیمانی لە سنووری ئیداری گەرمیان زیاد بکرێت. شاخەوان محەممەد کورسات نیوز کەلار.